إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، سلامي خواهي قورتان لبه میوانانی ماڵی خوا، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لە پەروەردگار بەخاتر ناوجوانەکانی ئەوەی نەخۆشە، ئەوەی کێشە هەیە، ئەوەی گرفتی هەیە، ئەوەی قەلەقیەکی هەشتێکی خوای گەورە بیگۆڕێ بۆ چاکە و بۆ باشە ئینشاءالله تعالی. ئیماندارانی بەڕێز، باسی دەردێکی کوشندە دەکەین. ئەمڕۆ مرۆڤەکان هەمووی زۆری ئەناڵێنێ بەدەستیەوە، بەڵام ئەم دەردەیە، ئەم نەخۆشیەمان نەخۆشیەکی جەستەیی نییە، بەڵکو نەخۆشیەکی ڕوحیشە. زۆر جا مرۆڤەکان سابن، هیچ عیبیان نییە، بەڵام ئەم نەخۆشیە لەو مرۆڤەدا هەیە، ئەوش باسی قەلەقیە، دوودڵی. زۆرینەی وڵاتی ئێمە، خەڵکی ئێمە ها لە دوودڵیدا و ئەبێ ئینسان بزانێ ئەم دوودڵیە ئینسان دەکوژێ، ئینسان لەناو دەبا، ژیانی خراپ ئەگا، خۆشی ناهێنێ لە ژیانیدا و بۆ پاشە ڕۆژی بەرەو خراپە دەیبا و خوا پەنامان بدا حتاکم دەگەێتە حاڵەتێک ئەم ئینسانە ئینتیحار بکە، ئەم ئینسانە خۆی بکوشێ، ئەم ئینسانە کارێ بکە، خوای گەورە تووڕە بکا لێ و خیامەتچی بستوێ لەگەڵ دنیادا. ئەبێ ئینسان وریابێ. ئیماندارانی خۆشەویست، چونکە قەلەقی دەردێکی زۆر کوشندەیە، زۆر ئامارش دراوە لەسەریدا. خوای پەروەردگار لە قورئاندا فەرمێ الذین آمنوا وتطمئن قلوبهم بذکر الله ألا بذکر الله تطمئن القلوب. واتە ئینسان ئەوێتی دڵی ئارام بێ لەگەڵ قورئاندا بێ، ذکری خوا بکە، یادی خوا بکە. هەر کەسێ قەلەقی زۆرە ئەبێ زیاتر قورئان بخوێنێ، ئەبێ زیاتر ذکرەکان بکە لەو کەسەی کە قەلەقی نییە. مرۆڤێک ئەگە زانیمان دوودڵە قەلەقی هەیە، ئەبێ قەوڵدا ڕۆژانەیە دانا هەموو ڕۆژێ چۆن کردێتێ واجب لەسەر خوێنیوە ڕۆ ئێوارە و بەیانیان ئەبێ نان بخوا، ئەبێ وەک واجب لەوە فەرزتر نانەکەی لەفکر چوو نابێ چەند ئایەتێ لەو قورئانەی لەفکر بچێ، ئەبێ بیخوێن، چکە بۆ ئەی پارێزێ لەو قەلەقە لەو دوودڵی. ئەبێ چۆن بەیانیان و یەواران، غەمی بەیانیەتی و غەمی یەوارەیەتی، ئەبێ هەروەها لەوە زیاتریش غەمی بێ دیکرەکانی بەیانیان و یەوارانە بێ بخوێنێ، چکە ئەوانەیە قەڵغانە، ئەوانە ئەبێتە قەڵغانی حەسوودی، ئەبێتە قەڵغانی قەلەقی، ئەبێتە قەڵغانی چاوپیسی، ئەبێتە قەڵغانی هەموو شتەکانی تر. ئیمانداران، چکە زۆر جار ئێمەی مرۆڤ ئەمانەمان ترک کردووە، ئەبینین زۆر شت و زۆر مشکلە ڕوومان لێ ئەکا، بچووکترین خەلق ئەبێتە خەلقێکی گەورە لێمانە، و بچووکترین شت لە خۆمان و ماڵ و مناڵمان ئەبێتە گەورەترین شت. بۆیە ئێمە زۆر جار ئەوە کارانە، ئەو ذیکرە جوانانەی بەیانیان و ئێوارانمان لە یاد کردووە. ئەبێ ئینسان ئەوە بزانێت. ئەمجا چاک بزانەی ابن عباس ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ لە پشتی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام لە بانگی درێژێ چەند وەسیەتێکی مبارەکی بە مامیدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ابن عباس ئەمانە چاک بزانە. یا غولام، تەبع مناڵ بووە بۆیە ئەفەرمێ یا غولام لە حەدیسەکەدا. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئینی ئەعلەم کەلیمات، هەندێ وشت پێڵم لەبەریکە، کاری پێ بکە بۆ خۆت. احفظ الله يحفظك، ئەوەی خوای گەورە دایە پێت دەستی بێەوە بگرە و کە واجبی کردە خوای گەورەش لە پاڵ ئەمەدا چی پێوەکە ئەتپارێزێ. واتە ئەوانەی خوای پەروەردگار دایە پێت و کە واجبی کردە لەسرم بە جوانی ئەدایکە خوای گەورەش لەگەڵیدا ئەتپارێزێ. احفظ الله تجد تجاهك، کە کاتێ پاراستت خوای گەورە بەرچاو ڕۆ نەکاتەوە ئەتوانی بەرەو پێشەوە بچی بە چاکە و بە باشە. وإذا سألت فاسأل الله، ئەگە داوات کرد لە خوا داوا بکە، لە هیچ کەسێک داوا مەکە، خوای پەروەردگار جل جلاله زۆر نێزگەرێت. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني.
بەندەکانم ئەی محەممەد پێیان بڵێ عليه الصلاة والسلام بەندەکانم داوا بکەن من زۆر نێزگرم جوابیان شەدەمەوە بەڵام ئەگە ئەڵڵا گیان جوابی نەداینەوە خەلەل هەیە ئەبێ خۆمان بگەڕێینەوە دانیشین هەر مرۆڤی هەر ئینسانێ دەست بخەیتە سەر ئەو خەلەلەیە بۆ خوا جوابی من ناداتەوە ئەو خودایی کە من بیناسم و تۆ بیناسی خوا جوابی کافرێکە داتەوە چۆن ئەبێ جوابی ئیماندار و مسڵمانێ نەداتەوە ئیلا خەلەلێکەیە ئیلا لە شتێ هەیە لە نێوانی من و خوادا منعی دوعا دەکا ئەمێوانە لا لە نیمانداران لاماندا خوای پەروەردگار نێزگە گوێشی لێمانە جار جار وەڵاممان ناداتەوە ئەڵێ بەشکەم عەبدەکەم بگەڕێتەوە گوناحێکی کردووە بەینی خوا و بەینی ئەم بەندەیە نایە لێ ئەم دوعایە بەرز بێتەوە ئەبێت تۆ وریابیت لای بی ئەمجا دوایەوە فەرمێ وإذا استعنت فاستعن بالله قبشت بس بخوابي بستر لخواي پروردگار داواكا پش با الله جان ببستر أمجا فرموي وشاكز بزانا واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لن ينفعوك بشيء أما عقيدو برباورة زور جار لما لعقيدو برباور أمر رواي لياتو ناشكري خوانه عقيدة بوتا هندي كلمة وشو تواو ناچینە ناوڕۆکی عەقیدەوە چاک بزانە ئەی مرۆڤ هەموو دنیا هەستێ هەمووی کۆ بێتەوە بێتی مسقالە زەڕەیە خێرێکە پێ بدا خوا نەینووسێ نایدابێت و ئەمجا عەکسەکەیش دێڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و چاکش بزانە ئەی غولام ئەی منداڵ هەموو دنیا کۆ بێتەوە بۆی زەرەرێکی لێ بدا نوکە دەرزیە زەرەر لە تۆ بدا خوا نەینووسێ زەرەر لێ نادا أما أبي إنسان مسلمان قاعدة بلاي وإيمان به وبريو باورك راستخين بلاي أمجا لدوايا وحديثة كفرموي أمانها موي نسراوة لكتابي الله في لوح المحفوظ وأبهموي شيدان راوة كواتا موصية شيء في غمر إخوة عليه الصلاة والسلام بمانك أو خفتيك تو إخوي أو قلقيا يجي لك يا شاكان قيف يارك بيني زور غنبارة عاجزة بدم شاوي ديارة وتي أو بونا بيتاقتي بونا غنباري أو تشيتوا تشي قوماوا تشي نازاني تشيم لي قوما وتي مسيا برسياري ليكم أجل أمسيا برسيارات أو قلقيات إسفادي هبو بوي إتلا مدابقات خفت خو خلق بو دايمو ساعات غمد بيو خفت تبي وتي أدي